سڵاتان لێ بێم کاتتان باش وەک تیمی ڕۆژنامەوانی کەناڵی سلێمانی هاتوومەتە پارێزگای هەڵەبجە و لەگەڵی لەو ئەندامانەی کە شاندی باڵای ئیدارەی شارەکە بووە بە مەبەستی تاواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە چۆتە بەغدا گفتوگۆ دەکەم کە ئاخۆ بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ تاکو ئێستا لە پەرلەمانی عێراق یەکلایی نەکراوەتەوە. پرۆژەکە دوو خوێندنەوەی بۆ کراوە و تەنها خوێندنەوەی سێمی ماوە. حتمما لەگەڵ هەموو ئەمانە کە بەڕێزیان ئەندامی لیژنەی باڵای مەراسیمی شانزەی سێن قسەم دەبێت لە سەر جۆر و شێوازی مەراسیمی ئەم ساڵ کە بەراورد بە ساڵی ڕابردوو چ جیاوازیەکی دەبێت کێن ئەوانەی کە بەشدار دەبن لە یادەکە وەکو هاوڵاتیانی شارەکە و ئیدارەی پارێزگا هیچ بەیاننامە و خاڵێکی دیاریکراو دەبێت کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بکەن با خۆشحاڵی و میوانداری بەڕێز ژاکە عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ خولی شەشەمم کردووە. ژاکە سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوە بەخێر بێن بە خێراتنی کەناڵی سلێمانی یەکەم ئەرکتان کێشا بۆ شاری هەڵەبجە. زۆر سپاس. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەفتەی ڕابردوو شاندێکی باڵا لەسەر ئیدارەی شار چوونە بەغدا. ناوەڕۆک و ئامانجی شاندەکە چی بوو؟ چیتان باس کرد؟ هەفتەی پێشوو هەشتی مانگ شاندێکی باڵا کە جەنابی قایمقامی هەڵەبجە سەرۆکی شاندەکە بوو. منیش وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ئەندامی شاندەکە بووم سەردانی بەغدامان کرد. لەوێ چەند کۆبوونەوەیەکمان کرد سەرەتا بەڕێز مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمانی عێراقمان بینی و لەگەڵی کۆبووینەوە پاڵپشتی خۆی دەربڕی بۆ پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە. دواتر لەگەڵ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ ئەو کۆبووینەوە ئەو بەڵێنیدا ئەگەر دانیشتنی پەرلەمانی عێراق بکرێ پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بخرێتە دەنگدانەوە. دواتر لە هەر هەمان شاند سەردانی فراکسیۆنە کوردیەکانمان کرد بە بێجیاوازی لە پەرلەمانی عێراق ئەوانیش هەمویان پاڵپشتی خۆیان بۆ ئێمە و بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ شاری هەڵەبجە دەربڕی و ئەگەر پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بخرێتە دەنگدانەوە ئەوان ئامادە بوون بە بێجیاوازی پاڵپشتی خۆیان بۆ هەڵەبجە دەربڕی. ئەوەی لە ناوەڕۆکی کۆبوونەوەکان دیقەتان یان ئەوەی کە گوزەرا نیەتباشی هەبوو بۆ ئەم بابەتە یان ئەوەی کە تاکو ئێستا ئێوە درکتان پێکرد بێت هۆکار چی بوو بۆ ئەوەی کە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەوەندە دواکەوێت تەنها یەک خوێندنەوەی ماوە لە پەرلەمانی عێراق؟ هۆکاری سیاسی و کێشەی سیاسی بوو کە هەموو جارێک کە باسی پارێزگابوونی هەڵەبجە کراوە کوتلە سیاسیەکانی عێراق بەدیلێکی کەیان هێناوە لە بەرامبەر هەڵەبجە بۆیە بە پارێزگابوونی هەڵەبجە دواکەوتووە. لە کۆبوونەوەکەی ئەم جارەتانە ئەم بەدیلە هەرما بوو بۆ نمونە داواکاری لایەنەکانی دەرەوەی کورد لە بەغدا چی بوو سەبارەت بەم بابەتە؟ ئەم جاریان بەڕێز دکتۆر شاخەوان جێگری سەرۆکی پەرلەمان وتی لەگەڵ هەموو کوتلە سیاسیەکان قسەم کردووە و بەڵێنی ئەوەیان داوە کە دەنگ بە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێت و دواتر لەگەڵ سەرۆکی کۆماری عێراقیش کۆبووینەوە ئاماژەی بەوە کرد جەنابیان کە دوو جار نووسراوی پێشکەش بە پەرلەمانی عێراق کردووە کە ئێمە ڕۆشتینە ئەوێ جەختی لەسەرەوە کردەوە کە جاری سێمیش نووسرا و پێشکەش بە پەرلەمانی عێراق پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە. بەپێی وەڵامەکانی بەڕێزت بێ بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە زۆربەی ڕێکارەکانی تەواو تەنها ئەوەی ماوە کە بخرێتە قۆناغی سێم و دەنگدانەوە. ئەمە ڕوو دەدا لە ئایندێکی نزیکدا؟ ئەگەر دانیشتنی پەرلەمان بکرێت و نیساب تەواو بێ بەڵێ بەدڵنیایەوە. هیچ بەڵێنێکتان وەرگرت وەکو شاندی باڵای هەڵەبجە کە ئەم پرۆژەیە کەی دەخرێتە بەرنامەی کاری داهاتی پەرلەمان؟ بەڵێ تەنها ئەوەی دانیشتنی پەرلەمان بکرێ یەکێ لەو پرسە گرنگانەی کە ماوە لە پەرلەمانی عێراقا کە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان ئاماژەی پێدا و هەروە فراکسیۆنە کوردیەکانیش پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە و کە ئیشی لەسەر بکرێت. ئەگەر هەڵەبجە ببێ بە 19مین پارێزگای عێراق چی لە دۆخی شارەکە دەگۆڕێت یان ئەو گۆڕانکاری کە لە دوای ئەم بڕیارە دەردەچێت لە هەڵەبجە چییە؟ هەرچەنە ئێستا ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە کۆمەڵی خەسڵەت هەیە لە پارێزگای هەڵەبجە کە لە پارێزگاکانی کە هەیە بۆ نمونە
ژمارە ئۆتۆمبیلە کارتی نیشتیمانیە پاسەپۆرتە ئەوانە بەڵام ئێمە وەکو پارێزگاکانی کە بودجەی تایبەتمان نییە ئەگەر دان بە پارێزگابوونی هەڵەبجەدا بنرێ و بە ڕسمی ببێتە 19مین پارێزگای عێراق ئەو کاتێ بودجەی تایبەتی خۆی ئەبێ و جیاوازیەکی زۆری لەگەڵ ئێستا بێ هەرچەنە ئێمە کۆمەڵە خەسڵەتی بە پارێزگابوونمان هەیە بۆ نمونە کارتی نیشتیمانیە پاسەپۆرتە ژمارە ئۆتۆمبیلە کۆمەڵە شتیکەش بەڵام ئەو کات جیاوازترە بێ لە ئێستا باشە کەواتە ئەوەی کە زۆر زەرور بێت بۆ قۆناغی ئێستای هەڵەبجە بەدەر لەوەی کە ئێمە چاوەڕێی دەست و دەمی حکوومەتی عراقین بۆ ئەم بڕیارێک لای بکاتەوە حتمما ئەم بڕیارە ڕەنگە ماوە سەروەختێکی دیکەشی هەر پێ بچێت بەڵام ئەوەی گرنگە کە ئێمە بەیانی 16 سێە ژمارێکی زۆر لە میوانانی ناوخۆی بەرپرسانی باڵای حکوومەتی ئێرە و حکوومەتی بەغدا دێنە ئێرە و قسەیان دەبێت ئەوان چی بکەن بۆ هەڵەبجە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا یاداشتێکمان بڵاو کردەوە بە سێ زمان کە سێ کەسایەتی جوانی شاری هەڵەبجە بە کوردی و زمانی عەرەبی و بە زمانی ئینگلیزی بڵاویان کردەوە هەموو داواکاریەکانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئاراستی حکوومەتی عێراقیش کردووە باشە داواکاریەکان زیاتر چی بوون؟ یەکێ لە داواکاری گرنگەکان دیسان دووبارەمان کردەوە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بوو اینجا ئەوەی کە زیاتر دەستی ئاوەدانی بۆ هەڵەبجە یەکێ لە داواکاری گرنگەکان کە دووبارە پێشکەشمان کردەوە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە بوو هەروە ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بە جینۆسایدکردنی باشە کەواتە بەیانی حتمما یەکێکی لە ئەندامانی لیژنەی باڵای مەراسیمی 16 سێ حەزەکەم لەسەر ئەم بابەتەش چەند پرسیارێ بکەم کێن ئەوانەی بەشدار دەبن لە یادەکەس بینێ بەڵێ ئێمە نزیکی مانگێک زیاترە چەندین کۆبوونەوەی گرنگمان لەگەڵ هەموو چین و توێژەکانی شاری هەڵەبجە و خاڵەم و ڕاگەیانکار و مامۆستایانی ئاینی و مامۆستایانی زانکۆ و لەگەڵ هەمویان کۆبووینەتەوە بۆ ئەوەی ئەمساڵ یادێکی جیاواز لە ساڵانی پێشتر بکرێتەوە چونکە جیاوازەکە لە چیدا دەبێت ئێمە ئەمان بینی ساڵانی پێشتر یادی هەڵەبجە کاڵبوونەوەیەکی پێوە دیار بوو خەڵک کەمتر بەشداریە کرد جیاوازی یادی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشوو ئەوەیە ئەم ساڵ ئەمانەوەی خەڵک زیاتر بەشدار بێت چونکە ساڵانی پێشوو کرچ و کاڵیەکی پێوە دیار بوو یادی هەڵەبجە ئەم ساڵ کۆبوونەوەمان لەگەڵ هەموو چین و توێژەکانی هەڵەبجە کردووە هەروەها بانگێژنامەمان بۆ هەموو هەر سێ سەرۆکایەتێکی کوردستان و هەموو لە باڵەکانی عێراقیش ناردووە کە بەشداری لە یادی کیمیابارانی هەڵەبجە بکەن باشە کەواتە بڕگە و چالاکیەکانی مەراسیمەکە چی لە خۆ دەگرێت بێجگە لەو وتارانی کە لەلایەن بەرپرسانی باڵا و چ لە حکوومەتی ئێرەمە لە حکوومەتی بەغدا پێشەش دەکەی لە یادەکە وەکو مەراسیمەک و دەستەی ئامادەکاری مەراسیمەکە بڕگەکان چین خاڵەکان چین ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی پێشووتر ئەوەیە کە پێش یادەکە و دوای یادەکەش ئێمە چالاکیمان هەبووە بۆ نمونە هەردوێنە لە مۆنومنتی هەڵەبجە چالاکیمان هەبووە ئەمڕۆ هەیە شەو چالاکیمان هەیە ئەمە بەیانی 16 سێەوە چالاکیێکی گەورە هەیە دوای 16 سێش لە خوڕماڵ چالاکیمان هەیە دیسان لە هەڵەبجە چالاکی جۆرا و جۆرەکرێت بۆ ئەم ساڵ بەدەر لە ساڵانی دیکە جۆرێک لە جیاوازی بەیادەکە درا پەیوەندی بە چی وەیە ئەمە ژاکەوخان تەنها هۆکار ئەوە بوو ساڵانی پێشوو یادی هەڵەبجە کرچ و کاڵیەکی پێوە دیار بوو ئێمە نەمانویست کە وەکو ساڵانی پێشوو بێ ئەم ساڵ زۆرترین خەڵک بەشدار بێ بۆ ئەوەی تاوانی هەڵەبجە لەم یادەوە لە میدیاکانەوە بە هەموو جیهان بناسێنێت باشە کەواتە بەدەل و چالاکیانی کە بەڕێزت باست کردووە چیتر دەکرێت بۆ ئەوەی کە دەرخەری حەجمی ئەو قوربانیە بێ کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی مێژوو بەسەر ژین و ژیانی هاوڵاتیانی ئەم شارەدا هاتووە شتێک کە زۆر جیاواز بێت هەرچەنە ئێمە هەرچی بکەین ناگا بە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە کە لە ماوەی سەعاتێکە 5,000 شەهیدی داوە بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو ئەوەیە کە بەڕێ پێوانێکی گەورە بۆ شەیدانی سەرەوە هەموو چین و توێژەکان بەشدارە بین لە یادی هەڵەبجە باشە بەدەمەوە هاتنی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ئیدارەی شارەکە چۆنە بۆ خزمەتکردنی ئەم شارە هەستەکەی یعنی بەدەمەوە هاتنەکە لە چاو جارانە جیاوازی هەیە
تۆ چۆن دەیبینی وەکو ئەندامێکی پەرلەمان؟ بەڵێ هەر ئەم ساڵ بەڕێز قایمقامی هەڵەبجە سەرۆکی دەستەی باڵای ئامادەکاری یادی هەڵەبجە بوو ئیدارەی شار جیاواز لە شارەکانی کە بەدەمەوە هاتنێکی گەرم و گوڕتریان هەبوو و هەموو لایەنە سیاسیەکانیش لە کۆبوونەوە ئامادە بوون و داوامان لە هەمویان کردووە کە بەیانی بەشدار بن لە یادی کیمیابارانی هەڵەبجە. باشە بەدەر لەو میوانانەی کە لە ناوخۆی هەرێم بەشدار دەبن هیچ تیمێکی بیانی لە یادەکەدا بەشدار دەبێت؟ بەڵێ کێن ئەوانەی گەشتنامەمان ناردووە بۆ هەموو قۆنسوڵیەکانی هەرێمی کوردستان. هیچ پرۆژە و شتێکی وا گرنگ کە بە دڵ و بە خواستی هاوڵاتیانی ئەم شارە بخوات سبەینە ڕادەگەیەنرێت؟ پێشتریش وەک ئێوە ئاگادارن سەرۆکی حکوومەتی هەرێم تەشریفی هێناوەتە هەڵەبجە و چەندین پرۆژەی استراتیژی گرنگی لە هەڵەبجە ئەنجام داوە. وەکە زانن ئەمڕۆ بەردی بناغەی پردی تەنگی سەی محەممەد دانرا. دانانی بەردی بناغی ئەو پردە لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێم بووە؟ بەڵە دانانی بەردی بناغی تەنگی سەی محەممەد لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەت. ئەو بڕیارانەی کە لە مای ڕابردووە و بەڕێز لە وەڵامەکان ئاماژەت پێکرد لە بابەتی دانانی پردی تووەقوت و تاعینکردنی کۆمەڵێک دەرچووی دانمەزراو لەم شارە هەموو ئەمانە ڕنگدانەوەی لەسەر دۆخی شارەکە چۆن بوو؟ دامەزراندنی 500 گەنجی ئەم شارە هەروەها سایلۆی هەڵەبجە پردی تووەقوت ڕنگدانەوەیکی باشی لە سەر خەڵکی شاری هەڵەبجە بوو چونکە زۆر گرنگ بوو بۆ هەڵەبجە و پرۆژە استراتیژیانە هەروەها لەم کاتەدا 500 گەنجی هەڵەبجەدا بمەزرێت. ئەگەر وەکو ئەندامێکی پەرلەمان داوای ئەوە لێ بکرێت کە چی بکرێت بۆ هەڵەبجە پێشنیارە چی دەبێت؟ ئێمە چەندین پێشنیازە یاسا و پرۆژەی گرنگ هەیە بۆ شاری هەڵەبجە. باشە لە داهاتوودا ئێمە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان چەندین پێشنیازە یاسای گرنگ هەیە بۆ هەڵەبجە ئەوەی پێمان بکرێ بۆ شاری هەڵەبجە لە هەموو ڕوویەکەەوە چونکە بەڕاستی هەڵەبجە تەنها لە ڕوویەکەەوە پێویستی بە خزمەتگوزاری نیە لە هەموو ڕوویەکەەوە پێویستی پێیەتی ئەو کات هەموو پاڵپشتی خۆمان بۆ هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان دەرەبڕین لە پەرلەمانی. بەڕێزت دەرچووی خولی شەشەمی پەرلەمانیت ئێستا ئەندامی پەرلەمانی بە فعلی بەپێی یاسا کەواتە خەڵک چاوەڕێی دەم و دەستی بەڕێستەوەکو نوێنەری ئەم شارە ئەو پرۆژە و ئەو بڕگا و ئەو خاڵانەی کە بەڕێز ئیشی لەسەر دەکەی لە قۆناغی ئەم خولەی پەرلەمان چی دەبێت؟ بەڵێ ئێمە تەنها پرۆژەیەک نییە کە دەستنیشان بکرێ بڵام ئیش لەسەر ئەم پرۆژە ئەەکەم باشە ئەو کاتە کە دەستمان بەکار کرد لە پەرلەمان لە هەموو ڕوویەکەەوە هەڵەبجە پێویستی بە پرۆژە یاسا و پێشنیازە یاسا هەیە هەموو هەوڵێکی خۆمانە دەین بۆ ئەوەی زیاتر گرنگی بە هەڵەبجە بدرێت چونکە خۆشم کە خەڵکی هەڵەبجە و ساڵی 1970 کاتی کیمیابارانەکە لەدایک بووم زیاتر جیاواز لە ئەندام پەرلەمانەکانی کە سۆز و عەتفێکم بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان هەیە. ئەگەر ڕاشکاوانە پێم بڵێت ئێش و ئازار و مێنێتەکانی هەڵەبجە وەکو خۆی گەێنراوە لە ماوەی ڕابردوودا چی لەسەر ئاستی ئیدارەی شارەکە و ئەوانەی کە نوێنەری هاوڵاتیانی ئەم شارە بوون لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێم تا ڕادەیەکی زۆر نەخێر. هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی نەتوانی بۆ یان نەشارەزایی؟ هۆکارەکەی زیاتر کێشەی سیاسی بووە. کەواتە دەتوانین بڵێین پێکنهێنانی ئەنجومەنی مەحافەزەش هەر بەشێک بۆ لەو پاکێژە و کە ململانەی سیاسی هەبوو بێت تاکو ئێستا ئەنجومەنێکی کارای نییە. بەڵێ یەکێ لەو خاڵە گرنگانەی کە ئاماژەی پێ بدەم ئەگەر پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە کۆتایی بێت پەسەند بکرێ ئەو کاتێ ئێمە ئەنجومەنی پارێزگاشمانە بێت. ئەمە یەکلایی دەکرێتەوە دوای ئەم پرسە؟ بەڵێ ئیشەڵڵا. باش من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمەوێت دوا سەرنج دوا تێڕوانینی خۆت لەسەر کۆی یادەکە و شتێک کە گرنگ بێ بتەوێ بیڵێیت. بەڵێ من خۆشحاڵ بووم بە هاتنتان و داوا لە خەڵکی هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجەی شەکەین بەیانی بە گروتینێکی زۆرەوە بەشداری لە یادی هەڵەبجە بکەن چونکە نامانەوەکو ساڵانی پێش و کاڵبوونەوەیکی پێوە دیار بێ ئەمانەوێت لە ڕێی ئەو یادەوە ئازاری هەڵەبجە بگەێنین بە هەموو دنیا. ژاکە عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان و ئەندامی لیژنەی باڵای مەراسیمی شانزەی سپاس بۆ ئامادەبوونی دووبارە سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش بەخێربان سەرچاو.
بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنمەیەکی دیکە بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵێ.